چیرۆکی سەرکەوتنی کۆمپانیای پوما دەوترێت پشیلە 7 ڕۆحی هەیە، بەڵام پوما تەنها 1 ڕۆحی بەسە. کاتێک ناوی مارکەی پوما دەێنرێت بەو شێوەیە باز دەکرێت، چونکە بە خۆڕاگریەکی زۆرەوە دەستی پێکرد. هەر لە سەرەتای دروستبوونیشیەوە بە باشترین شێوە بەرەو پێشەوە چوو. کۆمپانیای پوما تایبەتە بە دروستکردنی پێڵاو و جلوبەرگ و کەلوپەلە وەرزشیەکان. ناوەندی سەرەکی کۆمپانیاکە لە ئەڵمانیایە. بیرۆکەی دامەزراندنی کۆمپانیا وەرزشیەکە دەگەڕێتەوە بۆ دووبرا بە ناوەکانی ڕۆدۆلف و ئەدۆڵف داسلەر کە لە ساڵی 1924 بڕیاریاندا کۆمپانیایەکی تایبەت بە پێڵاوە وەرزشیەکان بکەنەوە. سەرەتا تەنیا یەک کۆمپانیایان هەبوو بە ناوی داسلەر برازرز، بەڵام لە دوای جەنگی جیهانی دووەم دووبراکە بڕیار دەدەن کە کۆمپانیەکانیان جیا بکەنەوە. بەو شێوەیەش ڕادۆڵف کۆمپانیەکەی ناودەنێت پوما، ئەدۆڵفیش ئەدیداس دادەمەزرێنێت. لە ساڵی 1948 کۆمپانیای پوما لەلایەن ڕادۆڵف داسلەرەوە دادەمەزرێت. لە هەمان ساڵیشدا پێڵاوێکی وەرزشی نمایش دەکات لە ژێر ناوی زە ئاتۆم کە ناوبانگێکی باشی پێبەدەست دێنێت. دواتر لە ساڵی 1958 پوما زۆر زیاتر بەناوبانگ بوو. لە دوای ئەوەی هەڵبژاردەی بەرازیل توانی جامی جیهانی سوید بەدەست بهێنێت. لەو یاریەشدا زۆربەی یاریزانەکان پێڵاوە تایبەتیەکانی پومایان لە پێکرد بوو. بەو شێوەیە لە ماوەی ساڵانی 60ەکان تا 90ەکانیش پوما بە شێوەیەکی بەرچاو هەوادار و کڕیاری زۆری هەبوو، بە تایبەتی لە دوای ئەوەی لەلایەن کەسایەتیە بەناوبانگەکانی وەک پێڵی و یاریزانی بەناوبانگی پورتوگالی ئۆسیبیۆ پێڵاوە وەرزشیەکانی تایبەت بە کۆمپانیاکەیان لە پێ دەکرد. سەرەتا لە پاش جیابوونەوەی دووبراکە ڕۆدۆڵف ناوی ڕوودی هەڵبژارد بۆ کۆمپانیا نوێیەکەی، بەڵام دواتر ناوی پوما هەڵدەبژێرێت، چونکە دروشمی کۆمپانیاکە تایبەت بوو بە هێز و پتەوی و بەرگەگرتن. هەموو ئەوانەش لە ئاژەڵی پومادا بەدی دەکرێت. بەو شێوەیە پوما ساڵانێکی زۆر توانی زۆر لە هەڵبژاردە و یانەکانی ئەفریقا بەلای خۆیدا ڕابکێشێت. ئەوەش لە ڕێگەی ئەنجامدانی کاری خێرخوازیەوە و ئەنجامدانی پێشبڕکەی تۆپی پێلەکی شوەری ئەفریقا توانیشی ئامانجەکەی بپێکێت. لە ئێستادا پوما یەکێکە لە بەناوبانگترین کۆمپانیا جیهانیەکانی تایبەت بە کەلوپەلە وەرزشیەکان. خاوەنی هەوادارێکی تایبەتە، پاڵبشتی چەندین یانەی وەرزشی جیهانی دەکات، وەک یانەی مانچستەر سیتی و ئەرسیناڵ و ئەیسی میلان. هەروەها لە ساڵی 2019 لەگەڵ ڕاهێنەری تۆپی پێی ئیسپانی پێپ گواردیۆلا گەورەترین گرێبەز لە مێژووی کۆمپانیاکە واژۆ کرا. بە پێی بڵاوکراوەکانیش بازەوە کراوە کە تێچووەکەی 758 ملیۆن یۆرۆ بووە. بەم شێوەیە پوما لە کۆمپانیایەکی ئاساییەوە بوو بە کۆمپانیایەک کە ئێستا تەواوی مرۆڤایەتی بەرهەمەکانی بەکاردەهێنن. پوما چەندین گرژی و ناخۆشی هاتە ڕێگەی، بەڵام بەردەوام بوو لە هەوڵدان تاکوتوانی بگاتە ئەو ئاستەی کە ئێستا هەیەی.